باوکە ڕۆشتی جوانی تایە ئاگە باوکە ڕۆ لەو پاوپوزە ئادێ با بچمە سەر باوکە ڕۆ پیاو دەرچۆ چی بوو؟ ئەمە نازدارە ئەرێ ئەمە تۆ پەنیری ئەرێ تۆ قەیماغی تۆ شیری وەرە تۆ خۆت هەڕێک مانگەکە نابێت ماشەڵڵا کە جوانە ئەمە لە قەراغ بەحرێکا دانیشی شیعری بۆ بڵێ وەرە خێرا دەست بەرە دەستم فڕیوە و فول بووە هەستم من خۆم پەستم ئەبێ نیوەشە و هەستم باوکە ڕادێ ئاگە قوڕ بە و تەپڵی سەرم جا بەس نەبوو لە عیامی گەنجێتی ئەم شتە جوانانە نەبوو بە قەبری باوکم جەڵدەی هین لێیەم جەڵدەی قەبر یاک دوو سێ عوسمان بیستومە ئەڵێن ژندێری ئەوڵا عوسمان بیستومە ئەڵێن ژندێری عوسمان بۆ خوایە هەرگیز نایێنی هەرگیز نایێنی هەرگیز نایێنی عوسمان ئەرێ عوسمان ئەرێ عوسمان ئەرێ عوسمان 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 هاور عثمان وي وي عثمان هاوي عثمان هاور عثمان هاور عثمان ئەرێ چخینە چخ ئەوە چیتانە باوتانە وڕن ها؟ وەڵا بۆ مەعلوماتتان ئاتخوا عینن لەحنم بەرەوە بڕۆ بۆ مەعلوماتتان من هەر ئەیێنم بۆ مەعلوماتتان من ژن ئاهێنم ئەگەر نەمهێنا لاجی ئێوە بم ناویری لاجی بلا بم ناویری لاجی بلا بم عوسمان ئەرێ عوسمان ئەرێ عوسمان ئەرێ عوسمان ئەدەب سزینە ئەو کۆپلەی ئەخیر خۆش بوو جوان نەتان و تۆ لەگەڵما پێ بڵێن بزانم ناڕەسەنینە ئەو مێشە کێ بوو کردێنە ئەو پەرداخە ئەوەی مامۆستاوە ئێوە بوون؟ یعنی ئاگاتان لێ نییە کەسیشتان ئەو مێشەتان نەدیوە ئەی کێ بوو باوکم بوو؟ گورە ئەدەب سزینە 30 ساڵ لەمە پێش باوکم قیتارەکە لێیە پان بووە بە عەرزەکە هەر بۆمان لێ نەکرایەوە 30 ساڵە باوکم مردووە چی ئەو بوو؟ پێم بڵێن ئەزانی چۆن هەڵسم هەرسێکتان فەلاقاکەم چێ ئەو مێشەی کردنەوە چەتی و ساچە سەیر دەکەم شکم لە توێ باوکی گیان لەگەڵ خۆتان نەبووم لەگەڵ مامۆستاکەیان دانیشت بووم لەویایە ڕازەکە بڵێ تۆ لەکوێیت باوکە لەگەڵ ڕێز و حرمەتمان لە ئاودەست بوو ئاخە چی دەکرد لە ئاودەست؟ وەڵا لێ بووم بە نەخێنەکەم بەس تاوی نەکەی ئەدەبسس باش تاوی نەکەیت ئەی ئاخی چێ بوو دە پێ بڵێن هەستم هەمووتان بەر هەستم کەتی باش دەی پێدەڵمەس خۆت چێ بوو نە وەڵای هەستی و ئاوگەیرە هەزانیم سەرکە سەر تۆ بووی ئاوەکەت هێنا تۆ مێشەکەم تێ کردووە بابا وەتڕونکەمەوە چی بۆ ڕوونەکەیتەوە؟ من ئەزان گومانم لە کێیە؟ ئێ؟ خاوەن مەحمەدەکە ئەگینە ئاوەکە کەپس بوو مێشەکەی کوردۆتە ناوی ئەوە چۆنە من بیرم بوو ئەوە نەچوو؟ چۆن هەستم نەڕۆیکەوە بڵێم مدیری مەحمەدەکە مێشێکی کردو بچێتە ناو ئاوەکە بۆی کە دەستگیرانەکەی عوسمان بیخوا ئافەرم یعنی ئەوە بوو؟ بەڵێ ئەسەن کوردی ناشوێرم چنیان پێوە بڕێک بەرخۆمەکەوێ ئەمرتان نەمێنێ بۆ خاتری پێخەمبەر باشە دڵە خۆشە ئەولایە هەیە ئاسیا بەڵێ خەریکە شیە دەبم خەریکە دەهریە بم مێشکم لای خۆم نەماوە عینەکەکەم کوا دیاری نییە چوزم بزار لەسەر قەنەفەکە بزار لەسەر کۆمەدیەکە ئەوە پیرە بینین بەدەست کاگنابلۆ بوو تێگەشتی بڵی برازا و ئاوا یاری پێکردە و پاسیلە تۆز هێواش قسەکە باگوێی لێ نەبێ جابا گوێ لێ بێت داوەشیە ئەڵێ مە عەسکەرە ماڵەکە بێ لەزەت بۆ تاقەت هیچم وام لێ هاتووە بچم ڕقەمی ئوتێل لێ وەربگرم خۆم و خۆ بچین لە ئوتێل بژین بەکر بەلێ 100 جار بەلێ 1000 جار بەلێ باشە وز بە ئەو نە بێزاری پێوە دیارە کاکەم بزانێ خوا لە حاڵە با بزانێ ئەجا با بزانێ کاکە وز بە یارە و کوڕەزلەکەی دانیشە دوو بەلەم برنجە خواوەزانە بەلاشخانەیە دە بەسە ئیتر بڕۆ خێرا بچۆ ئەوانم هەین بۆ بکڕا ئازوقەمان هیچ نەماوە طبعا نامێنێ کاکەمانە هەموو بخۆن طبعا نامێنێ باشە بەکر بەلێ 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 ئاسیای خۆشکردنی کاکەگیان تەواو گوێم لە هەموو شتێکەوە وەلو کورە بە ساقە بووم کاکەگیان گوێ لە چی بوو کاکەگیان بێزارمان کردوون و ئەچینە ئوتێل ئەیە ڕۆ کاکەوە کەی قسەیە ئەیکەی ئەوەی ئەو خۆشانەبێکی بەلەمێ برنجە خوازان گوێم لێ نییە دقەی چێکا کاکەگیانەوە تۆزە بەرچاو تەنگە گوێشی من بەخوا ئاڕۆم ئاسی ئەیە ڕۆ کاکە کاکە ئیزعاجمان کردوون برا
شوێنی خەوتانی واز لەوە بێنە کاکە. بەقەبی ئەرێ واز باوکمی بێنە. تێچوە ئەڕۆم عوسمان ناناسی ئەڕۆم یعنی ئەڕۆم کاکە ها ڕست پشتی تازم بۆ هێناوی ئەوە ناڕۆم ئەچی ئەوە نەڕۆشتم بەس بە ئەوان لەسەر بڕوا بچین ئەو جوانن دەکۆ تۆ تا یەکدوانێکم پیشان بە سیرێکی گەوهەرکە ئۆی گەوهەر گەوهەرە ئەرە وەڵڵا هەرخۆی گەوهەرە ماشەڵڵا ماشەڵڵا دەبا بچین بیبینین دەفەن ناڕۆم ڕۆشتنی چی